سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دوو ئەزمون دەست پێ دەکات. دوو ئەزمون باسی ئەزمموی دوو کەسی جیاواز دەکات لە بوارە جیاجەکانی ژیان. دەڤەری گەرمیان چەندین هونەرمەندی بە توانای بەرهەمهێناوە. ئەم جارە دوو ئەزمون لە کەرکووکە. لە فیستیڤاڵێکی شانۆییدا زۆربەی شانۆکارانی کوردستان بەشدار بوون. ئێمەش بە دەرفەتمان زانی لەگەڵ دوو ئەزمموی شانۆییدا گفتوگۆ بکەین. ئەوانی شانۆکاران عادل چاوشین و فرمێسک زەینەڵن. ناوم عادل چاوشینە، هونەرمەندی شانۆکارم. ساڵی 1954 لەدایک بوومە. لە ساڵی 73 من ئیشی هونەری یەکەم کاری هونەریم لە تەلەڤیزیۆن مەرەزە بوو. دوای 30 ساڵ گوێبیستی ئەوە بووم نازناوی شارەکەم گەڕایەوە. کەرکووک قوربانی ئاو و خاکرد بوو. من ناوم فرمێسک زەینەڵە، لەدایک بووی ساڵی 1996م، خەڵکی شاری کفریم. باوکم ویستی ناوم بنێت وەفا کە یەکێکە لە ناوە پیرۆزەکانی عاشقان، بەڵام دایکم سوور بوو لەسەرەوەی ناوم بنێ دنیا، چونکە لەو سەردەمەدا دنیا پڕ بوو لە جەنگ. بەشداربووەکانمان وەڵامی چەند پرسیارێکی جیاواز دەدەنەوە. کۆمیدیمان نییە، مەلە سەتا یەکونی دوومان نییە لە کۆمیدیە، خاستەن لە شانی کوردیە. ڕەنگە جوڵاندنی هەستی بینەر ئاسانتر بێ بە تراژیدیاکە. هونەرمەند نابێ یەکتری بشکێنێتەوە، نابێ یەکتری ڕستکات. شانۆ بۆ خۆی پەیامە، ئەتوانێت پەیام بە جوانی بگەێنێت. زیاد دڵپات ئەکتەر بوو بەڕاستی بە هەموو سیفاتێکی تیا بوو. من هەموو جارێکە دانیشم لە هۆڵێکی نمایشە بەخیلی بۆ کەسا بم کە لە پشتی پەردەکەەوە چاوەڕێیەکە بێتە سەر تەختەی شانۆ. پرۆفایلی خۆت. من ناوم عادل چاوشینە، هونەرمەندی شانۆکارم. ساڵی 1954 لەدایک بوومە، دەرچی پەیمانگام. ئێستا خانەنشینم، باوکی سێ مناڵم، دوو کچ و کوڕێ. لە ساڵی 73 من ئیشی هونەری یەکەم کاری هونەریم لە تەلەڤیزیۆن مەرەزە بوو، بەس بە دەورێکی کۆمبارس. دوای ئەوە لەگەر بەڕێز دەرهێنەری خۆشەویست کاک مەهدوومێت چەند شانۆگەریەک بەشداریم کرد. لە 73 من تا ئێستا بەردەوامم کۆڵم نەداوە. من ناوم فرمێسک زەینەڵە، لەدایک بووی ساڵی 1996م، خەڵکی شاری کفریم لە گەرمیان. خوێندنی ئاساییم وەکو هەر کەسێکی ئاسایی لە مەکتەبە لە پۆلی نۆی بنەڕەتی من ڕۆشتمە پەیمانگا. 5 ساڵی پەیمانگام تەواو کردووە و یەکەمی پەیمانگا بووم. ئێستاش مامۆستام لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری بەشی شانۆ. کاتیەوە نەهاتووە دان بەوە دابندرێت لەم سەردەمی تەکنەلۆژیەدا هونەری شانۆ توانای ئەوەی نییە کاریگەری لەسەر مرۆڤ دروست بکات. ئەوەی ڕاستی بێ تەکنەلۆژیا تەسیری کردەوە، بەڵام شانۆ وەکو شانۆ پەیوەندی نییە بە تەکنەلۆژیاوە. شانۆ خۆتان دەزانن شانۆ شتێکی کتوپڕە، لەسەر شاشە نییە بڵێم فلیمێکە تۆمارەکرێت و ئەڕات، بەڵام شانۆ لەسەر شاشە و خەڵکەکە ڕوبەڕووی خەڵکەکە ئەبیتەوە. شانۆ دەتوانێت گۆڕانکاری لە ناو کۆمەڵگادا دروست بکات؟ نەک بەس لە وڵاتی ئێمەیە. خۆی شانۆ وەکو ئەزانن شانۆ هەر کاتێ هەر وڵاتێ شانۆی تیابێ معنای ئەوە گۆڕانکاری تاکرێت. تۆ لە ڕێی شانۆکەوە ئەتوانێت ئەو پەیامەی کە پێتە بیگەێنێ خەڵکەکە. کاتیەوە نەهاتووە دان بەوە دابندرێت لەم سەردەمی تەکنەلۆژیەدا هونەری شانۆ توانای ئەوەی نییە کاریگەری لەسەر مرۆڤ دروست بکات. ئەگەر ئێمە بڵێن هیچ شتێکی پێ ناکرێ، طبعاً هیچ شتێ ناکرێ، بەڵام ئەگەر ئێمە هەوڵ بین وجودمان هەبێ خۆمان بسەپێنین، بێگومان نەتوانین گۆڕانکاری بکەین. لە سەردەمی ئێستادا شانۆ دەتوانێت چی پێشکەش بکات؟ لەم سەردەمەیە لە شارەکەی ئێمەیە بڵێن شانۆکارانی شاری کەرکووک ئەتوانێت هەموو شتێ پێشکەشکە، بەڵام لێرە کێشەیە گەورە هەیە. ئەوەش کێشەکەی ئێمە ئەوەیە کەس پاڵپشتمان نییە. پاڵپشتەکەش ئەوەیە خۆتان ئەزانن، خۆتش زۆر ئاگاداری ئەو شتەی. ئێمە ئەگەر بتوانین بمانەوێت فستیڤاڵێ بکەین وەکۆم فستیڤاڵی ئێستا ئیمڕۆ لەبەرچاو خۆتان بینیتان، ئەگەر پارە هەبێ ئێمە ئەتوانین مانگی 2 فستیڤاڵ بکەین، بەڵام مادە دەورە بینێ. ئێمە کەس پاڵپشتمان نییە، لەبەر ئەوە نەختێ لاواز بووینە، بەڵام لە عینی کاتە کۆڵمان نەدا و کۆڵش نادەین و بەردەوامین. هۆکار چییە پشتیوانی هونەر بەگشتی لە شاری کەرکووکدا ناکرێت؟ والله ئەوە
لە بەرپرسەکان و سیاسەکان بپرسە ئەوان ئەزانن ئێمە نازانین لەبەر ئێمە شانۆکارین شانۆکار کە پەیامی خۆی هەیە پەیام خۆی ئەگەیێنێ بەڵام کەس نییە پشتگیریمان بکات کەواتە لایەنی پەیوەندیدار کەم تەرخەمن طبعاً ئەرەوەڵڵا ئەوان مەسئولی یەکەمن ئەوەی کەوا ناتوانن پەیامەکان بگەین لەسەرەوە لە سەردەمی ئێستادا شانۆ دەتوانێت چی پێشکەش بکات شانۆ بۆ خۆی پەیامە ئەتوانێت پەیام بە جوانی بگەێنێت بۆ سەردەمی ئێستا بۆ وەزعی ئێستا بێگومان ئەتوانێت لە ڕێگەی شانۆ ئەو پەیامە بگەێنێت مەعاناتی خەڵکی باس بکات هەوڵی چارەسەریشی بۆ بدات ناوی چەند گروپێکی دەرەوەی کوردستانمان پێ بڵێت کە بە بەرهەمەکانیان توانای خۆژیاندنیان هەیە ئەو بەرهەمە ئەو گروبانەی کەوا لە کوردستان ئەژێنیانی ئەو گروبانی کەوا لە سلەیمانیان لە هەولێر چەند گروبێکەیە ئیشوکاریان ئەوەیە بەس لەسەر ئەم ژیانیان لەسەر ئیشی هونەریە بەڵام ئێمە نە لە دەرەوەی کوردستان هیچ گروپێکی شانۆ دەناسیت کە کاری شانۆ ببێتە هۆکاری بژێوی ژیانیان ئەوەی ڕاستی بێ ئەو گروبانی کەوا لە دەرەوەی وڵات لە دەرەوەی کوردستان کاری هونەریەکەن هەمووی ژیانیان لەسەر ئیشی هونەریە بەڵام لە کوردستان نە ناوی چەند گروپێکی دەرەوەی کوردستانمان پێ بڵێ کە بە بەرهەمەکانیان توانای خۆژیاندنیان هەیە وەڵی بە حکومەوەی من زۆر نەمتوانیوە هەلم بۆ نەڕەخساوە بچمە دەرەوە بۆیە زۆر ئاگدارم نییە ئاگدار نیم لەو گروپانە چی ئەکەن و کێن ئەوەی بیناسم ئەوانن کە سەردانی فستیڤاڵەکانی کوردستانەکەن گروپەکانی ئێرانیان تورکیا طبعاً کوردستانی ئێران و کوردستانی تورکیا باسی یعنی بەس ئەوانە ئەناسم چۆن بتوانین شانۆ لەگەڵ سەردەمی سەرمایەداری و تەکنەلۆژیای سەردەم بگونجێنی وڵا ئەو شەمێتۆ سەر ئەو بەرپرسەرانە یان ئەو کەسانی کەوا بەرپرسی ئەم گروبانن هەوڵی ئەوە بدەن بڕۆن بەرپرسەکان و یان مایەدارەکان خەنەعەتیان پێبێن کەوا بکەونە خۆیانە و یارمەتی هونەرمەندان بدەن کەوا ئیشێکی جوان بکەن وەکوین ڕۆبینیتان بە چای خۆتان ئەم فستیڤاڵە جوانێک لەبەر چای خۆتان بوو چۆنی بوو ئەگەر بێت و یارمەتی وەکو ئەم جارە یارمەتی بدرێت من نەک ساڵانی جارێ و ناڵێم وەکو پێش وەخت پێتانم وت نەک ساڵی جارێ مانگی دووجا فستیڤاڵەکەم بەڵام من نەگەشتێ لە دەستم نەبێ ناتوان هیچ کارێک بکەم شانۆ جیاوازی هەیە لە سەردەمەکان یان هەر وەک خۆی دەمێنێتەوە شانۆ هەر شانۆیە بەڵام گۆڕانکاری تیاکراوە جاران کەس نەیەزانی شانۆی شەقام چییە زۆر شتی ترێشەیە بەڵام شانۆکارە لە کاتی ئێستا بێ پێشوو بێ لە کاتی وەختی تەکنەلۆژیا بێ ئەوەیە تۆ ئیشی خۆت بکەیت چۆن بتوانین شانۆ لەگەڵ سەردەمی سەرمایەداری و تەکنەلۆژیای سەردەم بگونجێنین شانۆ ئەتوانێت لە هەموو سەردەمێکە وجودی خۆی هەبێ بتوانێت خۆی ئیسپات بکە چونکە شانۆ بۆ خۆی یعنی گەیشتنی شانۆ ئەکتەر ڕاستەوخۆ لەگەڵ بینەرە ئەوە کاریگەری زیاترە بۆیە ئەتوانێت لە هەموو سەردەمێک و لە هەموو کاتێکە بتوانێت ئەو پەیامەی کە پێیەتی ڕاستەوخۆ لەگەڵ بینەرەکەیە بیگوازێتەوە بۆ بینەرەکەی کاریگەری لەسەر بینەرەکانی شێبێ بەڵێ باسی کاریگەریەکانی فستیڤاڵی شانۆی کوردیمان بۆ بکە فستیڤاڵمانە ئەوە کۆبوونەوەی هونەرمەندانە چی هونەرمەندەیە کۆ بێتەوە فستیڤاڵش زۆر گرنگە لە کوردستانە فستیڤاڵ ئەگەر بێت و ساڵی 4-5 فستیڤاڵ بێت هەموو ئەکتەرەکان یەکترێ ناسن جەماوەرش ئەکتەرەکانە ناسێت بەڵام من ئەگەر ساڵی جارێ ئیشێکی هونەری بکەم لە فستیڤاڵێکە دوای ساڵێ تری ئەمێنمەوە بەڵام ئەگەر بێت و فستیڤاڵ بەردەوام بێت یاخود ئیشی هونەری بەردەوام بێت لە ناو شارەکەتە یا لە کوردستانە ئەو کاتە ئەو شانۆکارەیان ئەو ئەکتەرە لەگەر جەماوەرەکەیە تەفاعولێ دروستە بێنما بەینیانە یەکتری ئەناسن و ئیشەکانیان بە جوانی ڕاتەڕێەوە بێگومان کاریگەریان هەیە چونکە لەلایەنی ئەوەیەوە یعنی سیر بکەین کە کۆمەڵێک ئیش لە دەرەوە ئەهێنرێتە کوردستانی باشوور لەگەڵەوەش کۆمەڵێک خەڵک لە دەرەوە وەکو میوان ئیشەکانی ئێرە بینن ئەمە وەکو تێکەڵاویەک ئیلاقاتێک لە بینی هونەرمەندەکانە وەکو زیاتر ناسادنی شانۆی کوردی بە پارچەکانی تری کوردستان و بە خەڵکی دەرەوەی کوردستانیش و بینینی کۆمەڵێک ئیشی باشە و سیمیناری باش دیبێتی باش دانیشتنی ڕەخنەی و ئەو ئیلاقاتە کە لە نێوان هونەرمەندەکانە هەیە زیاتر و زیاتر پتەوێکە شانۆی شەقام چییە؟
شانۆی شەقام ئەزانیت چێ شانۆی شەقامەیە باسی ناو شەقامەکەی ناو بازار ڕووداوی ناو بازار چی ڕۆدات وەک شانۆی سەر تەختە نییە تەختەی شانۆ شانۆی شەقام ئەو کردداری کەوا لە ناو شارەکە ڕۆدات ناو خەڵکەکە ڕۆدات تۆ لە پڕێکە ڕێەکەی حاڵەتێکت بینی حاڵەتێکی کەوتنت بینی حاڵەتی شەڕێکت بینی ئەو ئەەکەیتە بیرۆکەیەک پێشکەشێکی بۆکەواتە دیاردە بزێوەکانی ژیان لەسەر شەقام پێشکەش دەکات حتمما وایە بەڵێ شانۆی شەقام طبعاً وەکو هەموو ئەویش وەکو شانۆی هۆڵ ئەویش گەیاندنی پەیامێکە ئەو پەیامێش کە شانۆی شەقام زیاتر بێ سادەیی پێوە دیار بێ چکە تۆ ڕاستە خۆچتە ناو خەڵکێکی ئاسایی تۆ ئەڕۆیتە لای بینەرەکانە بۆیە بێ ڕاستە و خۆ ئەو بابەتێک کە هەڵێ بژێری پەیوەندی بە معاناتی ئەو سەردەمە و ئەو کاتەی ئەو خەڵکەوە هەبێ و لەگەڵ بێگەشتنی تۆ لەگەڵ کۆمەڵێک خەڵکی سادەیە ئەمە بۆ خۆی گرنگیەکی زۆری هەیە و ئاشناکردنی خەڵکێکی ئاسایی بە شانۆ جوان نیشاندانی شانۆ ڕاکێشانی خەڵک بۆ زیاتر بینەربوونی شانۆ. ئایا شانۆی شەقام کاریگەرترە یان شانۆی ناوهۆڵ؟ وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ شانۆی شەقام چییە لەگەر خەڵکەکەی خەڵکەکە تێکەڵە لەگەر خەڵکەکە شانۆی شەقام باشترە لە شانۆی سەر تەختە وەک پێتان لە شانۆی سەر تەختە لەوانەیە فستیڤالە ما چەند مانگێت شانۆگەریەکە کرێت لەسەر تەختە چەند کەسانێکی دیاریکراو دێ سەر شانۆ بەڵام ئەگەر شانۆی شەقام بێ خەڵکەکە هەمووی سێرەکات خەڵکەکەش تێکەڵە بێ لەگەل بێگومان هەردووکیان کاریگەری خۆیان هەیە وەک پێم وتی شانۆی شەقام زیاتر تۆ ئەچیتە ناو خەڵکەوە تۆ ئەچی بۆ لای خەڵکە سادەکە ئەمە بۆ خۆی گرنگیەکی باشەیە و شانۆی هۆڵیش هەر کەسێک حەز و خولیای لە بینینی شانۆ هەبێ دێتە هۆڵەکان و شانۆ بینێ بۆیە هەرچیان گرنگی خۆیان هەیە هەردووکیانیش پەیامی خۆیان هەیە ئەتوانن بچنە ناو خەڵکەوە و باسی ئەو معاناتەی خەڵکەن. لە ئێستادا شانۆی کۆمێدیا یان تراژێدیا کاریگەری زیاترە؟ وەڵا ئێستا تراژێدیا کاری زۆرترە کاریگەری زۆرترە کۆمیدیمان نییە مەلە سەتا یەکونی دوومان نییە لە کۆمیدیا خاستن لە شانۆی کوردیە. هۆکار چییە کە کۆمێدیانمان نییە؟ هۆکارەکەی مێنێتەوە سەر ئەو مامۆستایانی کەەوە ئەو قوتابیانی کەەوە لە هونەرە جوانەکانە دەرچوی هونەرە جوانەکانە بنیا ئەو کتەرانی کەەوە بەشداریەکەن لە شانۆیە زۆر هەڵی ئەوە نادەن بنە کۆمیدیە کۆمیداش خۆشەر ئەو نییە پێ بکەنی کۆمیدای هادەفە کۆمیدای زۆر شتی ترکایە بەڵام خۆیان زۆر دکردۆ لێ. بەڕای تۆ کۆمیدیا لە بەهای ناوەکەی کەم نەکراوەتەوە؟ نەکراوە کەم نەکراوەتە بەڵام چیە نییە کەمە کۆمیدیای شانۆی کۆمیدیە کەمە خۆی ئەگەر بێت و هەبێ خۆشترە باشترە. لە ئێستادا شانۆی کۆمێدیا یان تراژێدیا کاریگەری زیاترە؟ کاریگەری هەرچیان کاریگەری خۆیانیان هەیە بەڵام چکە خۆمان وەزعی ئێستای خۆمان بۆ خۆی تراژیدیایەکە ڕەنگە جوڵاندنی هەستی بینەر ئاسانتر بێ بە تراژیدیاکە بەڵام ئافرین بۆ ئەو کەسەی بتوانێت بە کۆمیدیا ئەو پەیامە بگەیەنێت. ئایا بۆچی بەشێکی زۆری هونەرمەندانی کوردی یەکتری ڕەفز دەکەنەوە؟ وەڵایی من بەش بە حاڵی خۆم ئەو شتم نییە یەک کەسش ڕەفز ناکەمە بەڵام ئەوانەی کە یەکتری ڕەفز دەکەنەوە ئەوە کێشەی خۆیانە هونەرمەند نابێ یەکتری بشکێنێتەوە نابێ یەکتری ڕەفزکات هونەرمەند لەگەر خەڵکی ئاساییە زۆر جیاوازی هەیە هونەرمەند کە وتت هونەرمەند هەموو خەڵکەکە بە چاوێتر سێرتەکە من ئەگە هونەرمەند من لەگەر هونەرمەندەکەی تری بە چاوێتر سێر یەکتری بکەین چۆن نەبێ؟ ئایا هۆکارەکە حەسادەت نییە؟ ئەزانی چی مامۆستاگیان ئەم حەسادەتە مەوجودە هەیە بەڵام پێویست ناکە لە ناو هونەرمەند ئەو حەسادەتە دروست بێ کە وتت هونەرمەند یعنی تەواو بڕایەوە هونەرمەند لە هەموو بوارێکە پێگەیشتووە موسەقەفە تێگەیشتووە لە شانۆیە ڕۆڵی خۆیە بینێ بەڵام ئەم حەسادەتە چەند کەسانێکن پێویست ناکە ئەو شتانە هەبێ لە ناو هونەرمەندە. ئایا بۆچی بەشێکی زۆری هونەرمەندانی کوردی یەکتری ڕەفز دەکەنەوە؟ وەڵای ئەمە لە هەموو دنیاە ئەم شتە هەیە ئەم ڕکابەرایەتی هەیە بەڵام ئێمە فێریەوە بینەم ڕکابەرایەتە لەسەر شتی جوان بکەین لەسەر ئەوە بیکەین کە کەسێکمان توانایەکی تایە ئێمە ڕکابەرایەتەکە لەوەیە بکەین کە بتوانین ئێمە زیاتر توانای خۆمان پەروەردە بکەین زیاتر ئاستی خۆمان بڵندتر بکەین نەک ڕکابەرایەتەکە لە کۆمەڵێک شتی ئەوەی کە ئەها نێوانی کەسەکان تێک بدات بێگومان ئەو ڕکابەرایەتیە لە نێوان هونەرمەندانی کوردیشا هەیە وەکو
هەموو دنیا بەڵام هیوادارم ئەو ڕکابەرایەتیە بێ کە یەکتری پێجوان بکەین. تا چەند بڕوات بە هونەرمەندەکانی دوای خۆت هەیە؟ وڵا ئەوەی ڕاستی بێ بە بۆنەی کردنەوەی هونەرە جوانەکان لە شارەکانە جاران لە ناو سێ چوار شارە یەک شارێک نەبوو هونەر پەیمانگای تیاێ بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێت لە هەر شارە دوسێ پەیمانگە هەیە ئەوەش دەورێکی گرنگە بینێ بۆ ئەو گەنجانەی کەوا ئێستا تازە پێگەیشتونە و هیوادارم بەردەوام بن لە ئیشەکانیان و سەرکەوتوون و پێشکەون. تا چەند گەشت بینیت؟ من زۆر گەشت بینم بەم گەنجانەی کەوا ئێستا لەم ڕۆژەیە لە پەیمانگاکانە ئەخێنن و هەوڵی ئەوادەن بگەنە ئاستێکی گەورە ئاستێکی بەرز زۆر گەشت بینم بۆ ئەوانەی کەوا دوا ڕۆژێکی باشیان هەبێت. توانەکانی جیلی پێشوو زیاتر بوو یان جیلی ئێستا؟ ئەزایەکی مامۆستاجان ئەو جیلەی کەوا ئێمە لەگەریا بووین ئەو جیلەی کە ئەو کاتەی لە حەفتەکانە ئێمە ئیشمانە کرد زۆربەی ئەو ئەکتەرانە پەیمانگایان تاوا نەکردو بەڵام ئێستا ئەمانەی ئێستا هەمووی پەیمانگایان تاوا کردووە بەڵام من وەکو ئەبینم دڵسۆزی ئەو هونەرمەندانەی کۆن پێش ئەم جیلەیانی ئەو هونەرمانایی کەوا لە ئاست لەگەر ئێمە یابوونە زیاتر دڵسۆزی خۆیان ئەنوێنن بەرامبەر شانۆ. تا چەند بڕوات بە هونەرمەندەکانی پێش خۆت هەیە؟ بێگومان باوەڕم هەیە چکە هەرێکێک لە ئەوان کاریگەری لە سەر ئەوە بووە کە منیش ئەو ڕێچکەیە هەڵبژێرم هەر هەمووشیان خەباتێکیان کردووە مێژوویەکیان تۆمار کردووە بەڵێت کاریگەریان هەیە لەسەرم. ناوی دەرهەنێرەکمان پێ بڵێ کە تۆ بەخیلیت پێ بردووە؟ وەڵاهی مامۆستا قەت گیرم لەوە نەکردوێتەوە بڕوایتە بێ من نەکبەستەوە هەموو هونەرمەندانی شاری کەرکوون و سلێمانی و هەولێرش ئەم ناسن من لەگەر جیاد دڵپاک و لەگەر حسێن مصری و لەگەر ئەمانە هەموو ئیشکارم کردووە خۆم بە بچووکترین کەس ئەزانم لەگەر چی دەرهێنەرە بێ ئیشەکەم بۆ نمونە مامۆستا کۆترت کە دەرهێنەر بوو ئیشێکی هەبوو وتی وەرە بەشداری بکە لەگەر مۆکتەر وتم من مەمنونم قەت لەوە ناکەم بەخیلی بکەم بەستەرێکێ. من هەموو جارێکە دانیشم لە هۆڵێکی نمایشە بەخیلی بۆ کەسا بم کە لە پشی پەردەکەەوە چاوەڕێیەکە بێتە سەر تەختەی شانۆ چکە خۆشترین هەست ئەو کەسانی کە ئیشی شانۆی یەکەن تێکەڵای هونەرەکە بوو نەزانن خۆشترین هەست ئەو هەستەیە کە لەسەر تەختەی شانۆ ڕوبەڕووی بینەر بیتەوە. من چکە ئیشی من نواندنە دەرهێنان نییە بۆی ڕەنگە حەسوودیم بە هەندێک ئەکتەر بردبێ بە مخریجم نەبردوێ. تا ئێستا زەمی چەند هونەرمەندت کردووە؟ وەڵای ئەوەی ڕاستی بێ زەمی کردووە بەس بە ڕوبەڕیم و بە ڕوبەڕیم کردوێتەوە لە پاشملای قسە ناکەم من شتێوە ڕوبەڕووی پێڵەمەلێن تو ئاوا چەندین ئەکتەر هەبوو لەگەر خۆم بووە لە تیپەکەی خۆم بووە وتومە تۆ یەک دوو سێ بەڵام دوایمەلای این قسە ناکەم لە دوایە. من زەمی باش زۆرەکەم جارجاریش زەمی خراپی تێکەوەیە زۆربەی کات هەوڵم داوە بە دەربم لەو ململانەیە کە لە نێوان هەندێک هونەرمەندەکانە هەیە هەوڵم داوە هەمیشە بێلایەن بم هەمیشە بە چاوێکی خۆشەویستی هونەریانەوە لە هەمویان بڕوە. ئەمە ترسە یان ڕێزە؟ ڕێزە بێگومان و ناڵێ من نامەوێ هیچ لایەنێک بم هەمیشە ویستومە تەبایی و خۆشەویستی لە نێوان هونەرمەندەکان و هەموو خەڵکێکە هەبێ بۆیە هۆکارەکە شێرەوەی. سەرسامی کامە ئەکتەری کوڕ و کچیت؟ زۆر معجب بووم بە ڕەحمەتی جیاد دڵپات ئەکتەر بوو بەڕاستی هەموو سیفاتێکی تیا بوو لەبەر ئەوەی من ئیشم کردووە لەگەری ئەزان ئەکتەرێ بوو. سەرسامی کامە ئەکتەری کوڕ و کچیت؟ وڵی ناو زۆربەی ئەوانەی کە ئاستیان بەرزە ئەوانەی کە کاریگەری پێویستمان بە ناوێکە وڵی ناو بڵام کێ دەتوانیت لە ڕێگەزی خۆت بێت؟ لە ڕێگەزی من ئەوەی من حەزم کردبێ بەردەوام لەسەر تەختەی شانۆ بیبینم ئەوەی من کاریگەری لەسەر من بوو بێ بۆی منیش ببم بە شانۆکار و ئەم ڕێچکەی هەڵبژێرم خات و گەزیزەیە. سەرسامی کامە دەرهێنەری؟ سەلمان فایق مەهدی ومێت من ئەمانە لەگەریان ئیشم کرد. بۆچی؟ لەبەر ئەوەی مەهدی ومێت منی پێگەیان ئەو شانسی ئەوەی دابنکەوە بمە ئەکتەر سەلمان فایقش من دووسێ ئیشم کردووە لەگەری ئەزانم ئیشەکانی بە جددیە یعنی ئیشەکەی بە دڵسۆزی ئەکات واتە سەلیقەیان جوانە لە کاتی کارکردن. بەڵێ. سەرسامی کامە دەرهێنەری؟ زۆرن ئەو گەنجانی کە ئێستا کاری دەرهێنانەکەن کاری نواندنەکەن بۆی هەر کەسێکی ئیشی جوان بکە کاری جوان بکە بێگومان من پشگیری یەکەم دەستخۆشی لە یەکەم و خۆشحاڵم بۆی کە هەموو کەسێ توانێت ئیشی جوان بکە.
لەگەڵ سینەمادا نێوانتان چۆنە؟ هەمە چەند تا ئێستا تقریبا هەشتنۆ کورتە فیلم بەشداریم کردووە ئەمە یەک فیلمێکی دوورودێژ لەگەر مەتینی قوباتی برای بەهمەنی قوباتی بەشداریم کردووە. تا چەند چاودێری سینەمایت؟ سینەماکە هەیە ئێستا لێرە تا متابعی مەگە فستیڤاڵێ بە یادیدارە سینەمایی بێت بڕێن سێر فیلمەکان بکەین بەڵام زۆربەی ئیش شانۆیە لەبەرەوەی خۆم شانۆکارم. لەگەڵ سینەمادا نێوانتان چۆنە؟ وەڵای بینەری سینەمام بەڵام تاوەکو ئێستا هیچ کارێکی سینەماییم نییە پێش و خۆشە ڕۆژێ لە ڕۆژان کارێکی سینەماییم هەبێ بەڵام تا ئێستا ئەو هەلە نەڕەخساوە بۆ من. جوانترین فیلمی کوردی کامە فیلم بووە؟ حوسێنی کوردی پەهلەوان لە هەفتاکانە لە سینەما خەیامی کەرکوب عەرز کرا فیلمێکی ئێرانی و بە تەرجمە کراوە بە کوردی بە کوالێتێکی زۆر بەرز و جوان بوو تا ئەستش دێتە خەیاڵم چۆن فیلمە چۆن خۆش بوو. ئەی جوانترین فیلمی ئەم سەردەما کامە بووە؟ وڵایی فیلم ئەم سەردەمە زۆرە بەس نازانم کامێ نازانم فیلم زۆر هەیە بەڵام لەم ئەخیرە فیلمێکم بینی قەڵەڕەشەکانی هین حەمە دەربەندی خانی فیلمێکی زۆر بتەوە و جوان بوو لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە دەستخۆشی لە یەکەم هیوادارم سەرکەوتوو بێت. جوانترین فیلمی ئەم سەردەما کامە بووە؟ فیلمی کوردی ئەمەی کۆتایی فیلمی دارگوێزەکە ئەوەی ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵات ئەوە کاریگەری زۆر بوو لەسەر من ئەو کارێکی جوان بوو لە نێوانە هەموو کارێکە بینی. سینەماکاران شوان عەتوف، حەسەن عەلی، شەوکەت ئەمین بە کورتی وەسفیان بکە. وەڵا هەمووی دەرهێنەرێکی باشن خاستن شوان عەتوف هەم دەرهێنەرە و هەم ئەکتەرە کورد ئەبێ شانازی پێوە بکات. بینەری کارەکانیان بووم کەم تا زۆر چکە من ئیشی من سینەماکار نییە سینەماکارنی من شانۆکارم بۆیە بە کۆی گشتی ڕەنگە ئیشی زۆربەیانم بینی بێ دەستخۆشییان لێکەم بە هیوای سەرکەوتن بۆ هەمویان. لە نێوان سێ دەرهێنەری دراما جەلیل زەنگەنە و نیاز لەتیف و ناسر حەسەن کامەیانت پێ سەرکەوتووترە؟ ناسر حەسەن لەبەر ئەوەی من لەگەر ناسر حەسەنە ئیشم کرد دوسێ ئیشم کردووە لەگەری زۆر ئیشەکەی بە دەقە ناڵێم ئەوان خرابن بەڵام من ئیشم نەکردووە لەگەر ئەوانە. حوسێن مسریش لە عینی کاتە هەر وەک ناسر حەسەن بەڵام ناسر حەسەن نەختێ بە قینترە بە گورترە لە ڕەحمەتی بە دەرهێنەری زۆر باشن بەڵام من هەمیشە وتومە ئەو درامایی کە زیاتر لە هەموو درامایەک چوو بێتە ناو خەڵکەوە و کاریگەری هەبێ لای من بەڕای من درامای گەردەلوولە کە هی جەلی زەنگەنەیە بۆ من ئەوە کاریگەری ترین دراما بووە لە ژیانمە کە لەناو ئەو هەموو درامایی کە ئەیبینین تاوەکو ئێستاش. مۆنۆلۆگێکی یەکێک لە کارەکانتمان پێشکەش بکە. دوای 30 ساڵ ئەم شارم بەجێهێشت لەبەر ئەوەی شارەکەمیان نازناوی شارەکەمیان سڕێوە دوای 30 ساڵ گوێبیستی ئەوە بووم نازناوی شارەکەم گەڕایەوە کەرکووک قوربانی ئاو و خاکرد بوو کەرکووک هەموو کاتێ لە دڵمای کاتێ لە هاندەران بووم بە مناڵەکانم و کوڕم کچم گەرمردم هەنێ خۆڵی کەرکووک لە گیرفانمە ئەوەتانێ بیکەنە سەر گۆڕەکەم ئەگەر نەگەیشتمە کەرکووک بەڵام لەخوا بە زیادێ شکر بەخوا وا ئیمڕۆ گەیشتمە کەرکووکم ئاوەدانە کەرکووکم ڕزگار بووە. بێگومان لە کۆی گشتی کارەکانم لەو مودەیە کە کاری شانۆیم کردووە هەر هەمویان بۆ خۆیان کاریگەریان لەسەر ژیانی من هەبووە ئەو لە فکر و خەیاڵی من ماونەتەوە بەڵام کۆتا ئیشم کە ئێستا بەشدارە لە فستیڤاڵی شانۆی کەرکووک شانۆی دنیاە دیالۆکی زۆر کاریگەری هەیە بەڵام ئەوەی کە زۆر کاریگەرە لە سەر من باسی باوکو و دایکێکە کە ویستویانە چۆن ناوەکەی بنێن ناوی دنیایان چۆن هەڵبژاردووە بۆی کە ئەڵێ دایکم ویستی ناوم بنێت باوکم ویستی ناوم بنێت وەفا کە یەکێکە لە ناوە پیرۆزەکانی عاشقان بەڵام دایکم سوور بوو لەسەرەوەی ناوم بنێ دنیا چونکە لەو سەردەمەدا دنیا پڕ بوو لە جەنگ. زۆر سپاس کە بەشدار بوون لەگەڵمان لە کۆتاییدا ئەگەر شتێک مابێت و بیتەوێت بیڵیت. دووە پرسیاری من یان پەیامی من ئەوەی دەستخۆشی لە ئێوە ئەکەم کەەوە هەرکتان کێشاو هاتن ئەم چاو پێکەوتنتان کرد لەگەرمە زۆر پێ خۆشحاڵ بووم هیوادارم نمونەتان زیاد بێ و زۆر بێت
هیوادارم چاوپێکەوتنی لەگەر چاوپێکەوتم کەن لەگەر ئەکتەرەکانی ترش و هونەرمەندەکانی ترش تا بزانم مەعاناتی هونەرمەندەکانی ترچیە. زۆر سوپاستانەکەم دەستان خۆش بێن. سوپاسانەکەم خۆشحاڵ بووم ئەم مقابلەم لەگەڵێوەیە کرد گەورەتان کردم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بە هیوام هەمیشە لە لووتکەیە بتان بینم سوپاس بۆیەوە سوپاس بۆ کەناڵەکەتان. لە کۆتایدا زۆر سپاس بۆ دووشان و کارە بەتوانەیە سپاس بۆیەوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمون کاری تر بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ.